بەڵێ لە بارەی ئەو داواکاریەکێتی زانایان لە حاجیانی کورد کە داواکات قوربانیەکانیان لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن ئەگەر خۆیان لێرە نینەوە وەکیلەکانیان بۆیان ئەنجام دەن و گونجاوی شاکرێت وەکیلەکان ئەنجامی دەن هیچ گرفتێک نابێت. ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز مەلا عەبدوڵڵا ئاسایی سەرۆکیەکێتی زانایان. مامۆستا بەخێر بێن. زۆر سوپاس. سوپاس بەخێر بێن. مامۆستا ئەم داوایەتان بۆ لە حاجیان کردووە ڕەنگە پێی خۆش بێت لەوێ بیکات بۆ ئەم داوایەکەن ئێوە. بەناوی خۆی گەورە و میرەبان زۆر سوپاس بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە. بە حقیقەت هەمومان دەزانین کە قوربانی سونەتە، یەکێکە لەو دروشمە ئاینیانەی کەوا کاتێکی دیاریکراوی هەیە کە لە بەرەبەیانی جەژنی قوربانی پیرۆز دەست پێەکە تا 3 ڕۆژ دوای تا ئێوارەی چوارەمین ڕۆژی جەژن دەکات. بەو شێوەیە حاجیان و هاوڵاتیانی مسلمان دەتوانن قوربانیەکانی خۆیان ئەنجام بدەن بە لە بەرچاوگرتنی بارودۆخی ئیمڕۆی کوردستان، هەم لە ڕووی زیاتر بایەغدان و گەشەکردنی کەرتی فرۆشتنی ئاژەن لە کوردستانە و زیاتر سوودمەندبوونی هاوڵاتیان. شریعەتی پیرۆزی ئیسلام شوێنێکی دیاریکراوی داننەوە بۆ ئەوەی قوربانی تێدا ئەنجام بدەیت. زۆر ئاسایە لە هەر شوێنێک ئەم قوربانیە بکەیت، بەڵام ئەوانەی نزیک سوودمەند بن لەو خێرە لەو سونەتە خێر و پاداشتەکەی زیاتر ئەبێ. ئێمە ئیمسال لە کوردستان تەنها ئەو حاجیانی کەوا لە ڕێگای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەم فەریزەیە ئەنجامەدەن نێزیکەی 5,000 کەسە ڕێژەیەکی یەکجار زۆریش جیا لەو ڕێژەیە هەوڵیانداوە بەشداری ئەم فەریزەیە بکەن. ڕێژەیەکی زۆر لە حاجیانمان ساڵانە قوربانی ئەکەن. ئەو قوربانیش لە وڵاتی سعودیە کە بە ئەنجامە گەیەندرێ جگەلەوەی تۆ بە شێوەیەکی تەندروست ناتوانانی ئەم قوربانیە بگەینە خەڵکی هەژار و فەقیر و کەم دەرامەت و لێ قەوما و لە هەمان کاتیشدا لەوانەیە قوربانیەکان لەوێن دەر ئەوەندە زیاد بن بەشی پێداویستیوان بە زیاترەوە بکات. مادام شریعەتی پیرۆزی ئیسلامیش ڕێگەی داوە زۆر ئاساییە برا حاجەکانمان لێرە کەسێک بکەن بە وەکیلی خۆیان لە ڕۆژانی جەژن قوربانیان بۆ بکرێ. لێرە چەند شتێک سوودی ئەبێ. خاڵی یەکەمیان بازاری کڕین و فرۆشتنی ئاژەن لە کوردستان ڕوحێکی تریە کەویتە بەرە و گەرم و گوڕیەکی تر بەخۆوە ئەبینی. خاڵی دووەمیان خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت زیاتر سوود دەبێنێ. ئێمە ئەبینین ڕۆژانەش گۆشت یەکێکە لە پێداویستەکانی ژیانی مرۆڤ لە بۆ هەر خێزانێک نرخی فرۆشتنی گۆشتیش وردە بەرز ئەبیتەوە. ئەم بەرزبوونەوە لەوانەیە بیتەوە کارێک بۆ ئەوەی هەموو هاوڵاتیانی کوردستان نەتوانن وەکو پێویست گۆشت و یان خواردەمەنی ڕۆژ جێژن لە بۆ خۆیان دابین بکەن. بۆیە وەکو ئاورلێدانەوەیەک لەو خەڵکە و سوودمەندبوونی هاوڵاتیانی خۆمان بە پێویستمانزانی ئەم داواکاری ئاراستەی برا حاجەکانمان بکەین کە ئێستا لە عەرەبستانی سعودیین بەو هیوایان خۆی پەروەردگار حەجەکەیان لە قبول بکە و بتوانن ئەم سنەتە لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن. و بەحسی بریکارێکی کردی حەجی بریکارن نزانم بۆ بخۆشی کارسەرەندەکریە لەژنەوە دانا بن بریکارن ناجالوێرە یعنی مثلا بینە پێکینان کۆمەڵ ئەفکارە بێتەکردن. مەبەستی مە لێرە لە بریکار ئەوەتانەیە ئەو هاوڵاتی ئازادە کەسێک لەناو خانەوادەی خۆی یان دەرەوەی خانەوادەی خۆی بیکا بە وەکیلی خۆی نەک مەسەن کۆمەڵێک بریکار و کۆمەڵێک وەکیلی تایبەتمەند هەبن ئیلا ئەوان ئەنجام بدەن. نەخێر مەبەستەکە ئەوە نییە، بەڵکو مەبەستەکە ئەو حاجیە کە لەوێ حەجەکە زۆر ئاساییە لێرە کوڕێکی خۆی برایەکی خۆی خزمێکی خۆی بکا بە وەکیلی خۆی قوربانەکەی لە زیاتی بدە. من دەمەوێت لێرە شتێکی تریشتە ڕۆم بکەمەوە. مەبەستمان لەو قوربانیە فدیە نییە. فدیە و قوربانی دووشتی لێک زیانە. یعنی فدیە کات و شوێنی دیاریکراوی هەیە ئیلا دەبی لەوێن دەربی. فدیە بریتە لەوەی کەوە ئەو حاجیە یان ئەو مسلمانە یەکێک لەو شتانە ئەکا کە لە کاتی حەز لێ قەدەغەکراون بۆیە کە بە ئەنجامی ئەگەینی پێویستە لەوێن دەرسزایەکەی بدە کە لە ڕووی شەرعی ناوی لێنرا فدیە یان هەدی. بەڵام لە ڕووی ئاینیەکەیەوە قوربانی تایبەتمەند نییە تەنها بە حاجی، تایبەتمەندە بە غەیری حاجیش. بۆیە بەشێک لە حاجەکانمان فێر بووینە کە فیدیەیاندا لەوێن دەردیانەوێت قوربانیش بکەن. نا ئێمە پێی دەڵێن فیدیەکەی لەوە لە عەرەبستانی سعودی بدە چونکە شوێنەکەی مەکەیە، بەڵام قوربانەکەی لە کوردستان بدە. لە هەمان کاتیشدا ئاسانکاریەکی تریش هەیە لە بۆ حاجی لەبەرەوەی چونکە نرخی ئاژەل لە کوردستان جیاوازە لەگەڵ لەوێندەر بە حکمی ئەوەی تەڵەبی زۆر لەسەرە لە بۆ فیدیە نرخەکان بەرز یانەوە تاکیدکرێ وێری گرانترەش. بەڵێ ساڵانە حاجیانی هەرێمی کوردستان ئەوانەی چوینە و یان خۆمان کە چوینە ئەو مقارنەمان کردووە نرخی ئاژەل لە کوردستان بە بەراورد جیاوازیەکی هەیە. بۆیە لە زۆر لایەنەوە لە بۆ حاجیان
ئاسانکاریە بۆ ئێمە ویستمان لە ڕووی شەرعی ڕۆم بکەینەوە خێر و گەورەیەکە لەگەڵ ئەوەی دایکەوە تۆ لە هەرێمی کوردستان هاوڵاتیانی کوردستان سوودمەند بن لەو قوربانیە کە تو بە ئەنجامی گەینی مامۆستا ڕەنگە هەندێک لەوانەی ئێستا لە بەجێگەیاندنی فەریزەی حەجن لە سعودیە پێیان وا بێت ئەگەر قوربانیەکە لەوێ بکەن خێری زیاترە لە مەکەی پیرۆزن و شوێنێکی پیرۆزان و خێری زیاترە هیچ فەرقێکی هەیە خێری ئەوێ زیاتر بێ لێرە نەخێر کۆمەڵێک عیبادەت هەیە هیچ جیاوازینە تۆ لەوێن دەر بە ئەنجام بگەینی یان لێرە بە ئەنجام بگەینی بەڵکو ئەتوانم بڵێم لێرە پاداشتەکەی زیاتریشە چونکە لەبەر دوو هۆکاری یەکەمیان ئەوەی لێ سوودمە دەبێت خزم و کەس و دۆست و برادر و ناسیاری خۆتە ئیدوەمیشیان دەتوانی بگەینە دەستی ئەو خەڵکەی کە پێویستیتی فعلەن پێویستی پێێتی قوربانی چ لێرە بکەیت چ لەوێن دەربکەی وەکو یەکە تەنها جیاوازیەکەی نوێژەکان لەوێن دەریەکەیان بە 100,000 نوێژە بەڵام قوربانی هەر قوربانی و ئاسایەت و لە هەر شوێنێک لەو دنیابیکەی ئاساییە بەڵام لێرە بە پێویستی ئەزانم هەر لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەشتان داوایەکی تریش لە هاوڵاتیانی کوردستان بکەم پێیان بڵێم لەو کاتێک قوربانی ئەکەن پێویستە ڕاچاوی ڕێنما تەندروستیەکانیش بکەن باک و خاوێنی زۆر پارێزن چونکە ئەمە وێرا ئەوەی کە عیبادەتە بەڵام گیانی خەڵکیش بەستراوەتەوە بۆیکەوە بەو گۆشتێک کە تو بۆی دەنێری بەو شتێکە بۆ تو بۆی دەنێری بۆی ئەگەر بە شێوەیەکی تەندروست ئەنجام نەدرێ لەوانەیە گوناهی زیاتر بێ لە خێرەکە بەتابەتی ئێمە لە کوردستان خۆشببختانە لەسەر زەمشارەکانی کوردستان سەربڕخانەمان هەیە باشە بۆ ئەو حیوانە لە ماڵ سەر ببڕیان لە کوچە و کۆڵانەکان سەر ببڕێ نابەڵکو پێویستە لە سەربڕخانەکان بە پێ ڕێنمایە تەندروستیەکان بۆ ئەوەی گیانی مرۆڤ سەلامەت بێت و شتێکی شەرعی و گیان پارێز پێشش بە هاوڵاتیانی کوردستان بکرێت مامۆستا ez vegernamewe destpêka babetê hîn hezir nakin gîr û bî babetê we yani texîr bî direng bî Vê hecîl vêrê berî firêb kevin pirêka ew qafê dema kombîn gel hat nekirin karê hosa bû hat bagotin nekul wêrê ne şinîka ev daxwaziye hebe بەڵێ جوانە پێشتریش ئێمە ئامادەسازیمان بۆ ئەو بابەتە کردبوو چونکە لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی و سەر بۆ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی خولی تایبەت لە بۆ هەموو حاجیان کراوتەوە لەوێن دەرش ئەم بابەتە گفتوگۆ کراوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم لێژنەی نوێنەرایەتی ئەنجومەنی باڵای فتوا کە ئێستا لە عەربستانی سعودیە ئەوانیش لە ڕێی خۆیانەوە سەرجەم حاجیانی کوردستانیان ئاگادار کردوتەوە خاڵی سێم کاتی قوربانی لەگەڵ بەرەبەیانی ڕۆژی جەژن دێت ئێمە لە بەرهەندێش ئیمڕۆ دووشەممە ئەم بابەتەمان بڵاو کردەوە چونکە ئەوانەی نیەتی قوربانیان هەبێ هەر لە ئێستاوە خۆیان ئامادەکەن لە ئێستاوە هەوڵەدەن زۆری حیوانەکە زۆری ئاژەڵەکە دەستنیشان بکەن بۆیە کاتەکە کاتێکی تاخیر نییە و کاری جدی لەسەر کراوە بۆ ئەوەی زۆرترین قوربانی لە هەرێمی کوردستانەوە ئەنجام بدرێت و هاوڵاتیانمان لێی سوودمەند بن مامۆستا بیر و باوەڕی هەندێک خەڵک ئەوانەی کە قوربانیەکەن وایە پێی وایە ئەوەڵێت من پێم خۆشە و قوربانی کە یەکەم خوێنەکەی لە ناو ماڵەکەی خۆما بڕژێ ئەمە خێرەکەی زیاترە یان ئەو مەبەستە ئاگا کە من ئەیکەم من وەکو خۆم لەگەڵەوەم کە لە سەبڕیخانەکان بێت چ بۆ ئەوەی کە ئێستا تای خوێربن بوون لە ناوڕاست و باشووری عراق بڵاوە و چ بۆ ئەوەی پشکنینی بۆ بکرێت خوانەخواسەوەکتۆ بچێتە ناو ماڵێک و نەخۆشی بڵاو کاتەوە قوربانی لە هەر شوێنە بیکەی کە تۆ کرد بە خێر و بە دڵێکی پاکەوە خێرەکەت کرد خوێنەکەی لە هەر شوێنە بێ کێشەیە نەخێر هیچ کێشە نییە گرنگ نیەتی ئەو مرۆڤەیە گرنگ کردارەکە نییە لە شوێنێک بێ گرنگەوەی تۆ نیەتت وایە ئەم قوربانیە بکەیت جاتر لە ماڵی خۆت دەکەیت لە شوێنێکی تر بەڵام لەو شوێنێکەوە تۆڕاچاوی مەردە تەندروستیەکان بکەیت بۆ ئەوەی ئەو گۆشتەی کە دەدەی بە هاوڵاتیەک بە نیەتی خێر نەخۆشی بڵاو نکاتەوە زیانی نەبێ بۆیە زۆر گرنگە ئەو هاوڵاتیە تەنها پێداگیری لەوە نەکە ئیلا ئەو سەربڕینە و ئەو خوێن ڕشتە تەنها لە ماڵەکەی خۆی بێ بەڵکو پێویستە بیر لەوە بکاتەوە شوێنێکی تەندروست بێت و مەرزە تەندروستیەکانیش پارێزێ چونکە ئەمە پەیوەستە بە گیانی مرۆڤ ئاینی پیرۆزی ئیسلامیش تاکید و دووپاتی لە ئێمە کردووە هەموو هۆکارێک و هەموو ڕێگایەک بەکاربێنین بۆ ئەوەی گیانی مرۆڤ سەلامەت بێ بۆیە زۆر ئاساییە تۆ لە هەر شوێنێک ئەم قوربانی ئەنجامی بدەیت بەڵام گرنگەکە نیەتەکەی بۆ پاراستی ژینگەش بەڵێ دەرفەت بینم تایبەتیش وێ دەماداویە دەگەڵە بەحسا گرتن و دەستە سەرکردناوان کەسا تێتێکردن ئەوێت نەک پڕێکی یاسایی چونج بووی ئەداکردنا فەرێزای حەجێ ناوان کەسادا هیچ یەن کورد هەنە مەسەلەن هات بنە دەستە سەرکردن بێنە ڤەگەڕاندن بێک و فەرێزای حەجێ ئەنجام بدەن ئەم بابەتە پەیوەندی بە ئێمەوە نیە و بەکاری ئێمەنیە وێرینینە پەیوەندیەوە ئێمە قسە لەسەر ئەو بابەتە ناکەن چونکە ئەم بابەتە لە تایبەتمەندی ئێمە نیە چ ئاگەش تەندروستی حەجیە هەوێت حەجیانی کوردستان تا ئێستا هەمویان سەلامەتن الحەمدولله
بەپێی دوایین پەیوەندی کە لەگەڵ ئەو برا حاجیانەما کردووە تا ئێستا هیچ حاڵەتێکی نەخوازرا و لە نیوانیان ڕوویداوە و دڵنیاشم لەوەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە کۆناکتی بەردەوام و ئێمەش لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەی و نوێنەرایەتی ئەنجومەنی باڵای فتووە بەردەوام لە کۆنەکت داینێ هەم بۆ ڕێنمایی ئاینی لە دیوێک هەم لە دیوێکی تکەی بۆ ئاگاداربوون لە قۆناغە یەک لە دوایەکەکانی پرۆسی حەج چونکە پرۆسی حەج جگەلەوەی ئەرکێکی ئیداریە حکوومەت هەرێمی کوردستان خستوچە سەرشانی خۆی ڕێخستنەکەی بەڵام لە دیوێکی تر ئەرکێکی شەرعیە بۆیە چاودێریکردنی بوارە شەرعیەکەی ئەرچی سەرشانی ئێمەیە و ئێمەش بەردەوام لەگەڵ ئەو لێژنە تایبەتمەندانەی کە لەوێن دەرهەنە و کارەکان ڕاپەڕێنن لە پەیوەندیدان بۆیە لە ڕووی کارژێڕی و لە ڕووی شەرعی و لە ڕووی تەندروستیش تا ئێستا هیچ کێشە و گرفتێکیان نەبووە. ئیشڵقەت نەبژنی بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵا سەعید سەرۆکیەکەتی وەزانان گەلە گەلک سوپاس کوین بەخێراتن مانون